بە سوپاسەوە بەڕێز کاقوبات تاڵبان لە میانەی سەردانێکی بۆ ئێرەوە داواکاری کۆمەڵێک لە شوێنەوە ناست و دۆستانی کەلەپور بجێکی کراوەی بۆ ئەو قشڵەیە تەرخان کرد و ئێستا تیمەکانی بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان بە چاودێری بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کورسان هەڵدەستن بە نۆژەنکردنەوەی لەسەر شێوەی ڕەسەنی خۆی و یەکێک لە کارەکانی نۆژەنکردنەوە لە بابەتی بینا کەلەپوریەکان و ناوچە شوێنەواریەکان ئەوەیە کە ئێمە ڕەسەنایەتی ئەو بینا و باڵەخانە بپارێزین و وێڕای ئەوە ئێمە هەر لە مەسەلەی کفری کاری زۆرمان لەسەر قەیسەریەکانی کفری و بازاڕی کفری کردوتەوە کە بتوانین لە ئایندەدا نۆژەنی بکەینەوە و دیزاین و دەرخستەکەی ئامادە کراوە ماوەیەک بەر لە ئێستا لیژنەیەکی پسپۆر لە ئەندازیارانی شارەزا لەسەر ئاستی وەزارەتی شارەوانی و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی سەردانی ئەو شوێنەیان کرد و هیوادارین کە بتوانین لە ئایندەشدا کاری نۆژەنکردنەوەی بازاڕەکە و بژاندنەوەی بازاڕەکە جارێشتر دەست پێ بکەینەوە بۆ پاراستنی مێژوو کەلەپور و شارستانێتی دێرینی گەلەکەمان.